من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی پەروەردیگاری باڵادەستی جیهانیان سڵاوتان لێبێ خێرخوازانی خۆشەویست. ئەم جارەش هاتووین بۆ نیشاندانی دیمەنە ناڕەحەت و دژوارەکانی هەژاران و منداڵانی بێباوک لە هەرێمی کوردستان بۆی بزانین ژیان و گوزەرانی ئێمە چۆنە و چۆن دەژین و هەژاران و نەداران و منداڵانی بێباوک چۆن شەو ڕۆژ بەڕێەکەن. کاتێک بە چاوەکانی خۆمان لە هەرێمی کوردستان ئەو دیمەنانە ئەبینن کاتێک شەو ڕۆژی منداڵانی بێباوک و هەژارەکان تیا گوزەرەکات بۆمان ڕوون ئەبێتەوە ژیانی ئێمە چۆنە و ژیان و گوزەرانی منداڵانی بێباوک و هەژارەکان چۆنە. بۆی بەخشین پردی گەیاندنی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستە بە هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان خزمەتێک ئەەکەین بەبێ ئەوەی خەڵکانێک بناسین و بەبێ ئەوەی ئێوەی خێرخواز و بەخشندا هیچ بەرژەوەندێکتان لەگەڵ هەژاران هەبێ و تەنانەت ناشان ناسن. بۆیە هەمیشە بەخشین پردی گەیاندنی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی خێرخوازە بە هەژاران و بێباوکان. ئەم جارەش لە هەرێمی کوردستان لە شارۆچکەی سەرچاوە ماڵێکی بێباوکتان پێناسێنین بابزانین ژیان چۆن لەم ماڵە گوزەرەکات، کەی تیاژی ئاخۆ ئەوانەی کە لەم خانوەدا شەو ڕۆژ بەڕێکەن کێن و ئێوە چۆن ئەتوانن لەم خانوەدا ڕزگارێن. ژیانتان چۆنە دای؟ وەڵا دەستمان کورتەوە فەقیرین و هاوکاریمان بکەن خانیۆکەمان بۆ تەواو بکەن و لە خانیەکی ڕزی دانە و ئەو دەڕخێ بە سەرماندا و عالەم یارمەتیمان دەدا دەستمان کورتەوە و پارەمان نییە و بدەمەوە مندارانە و فەقیرین و پیاوەکەم سیارە لێیدا و پیاوەکە چ کەسابەتێکی چی دەکرد؟ وەڵا ئیشی دەکرد کرێکاری دەکردی دیواران وەستا جێسکاری بوو دیوار شتی جێسکاری دەکرد. بەڵێ چەند منداڵ تێدایگەن؟ وەڵا ئەوستێ کوڕژگەم هێنە لەگە سێ کچۆرۆکە. شەش منداڵی بێباوکت هەیە؟ شەش منداڵی بێ بابم هەنە. بەڵێ ژیان و گوزەران چۆن بەڕێەکەن؟ وەڵا دەستمان کورتەوە فەقیرین و عالەم یارمەتیمەدا و لۆم دەینە لۆیان بە جلک و بەرگە دەم و لۆیان بە خواردن دەدەم و. بەڵێ ئەم خانووە بە کەڵکی ژیان نایە زۆر پڕێتی لە مەترسی. ناوەڵا بە کەڵک نایە. 3 مانگ دەبێ لێرەینە دەستە لێرەینە لە حەمامی هەیە نەیچەک مندارانم هیچ خۆ نەشتونە. بۆچی 3 مانگە لەم خانوون؟ وەڵا لۆ خانی دەکەن. خانی خۆتان دەست پێ کردووە؟ بەرە دەست پێ کردووە ئێستا تەواو نەکراوەگە یارمەتیم دەن. هەیکەلە وایە؟ بەرە بەس هەیکەلە. بەڵێ ئەی باشە لەو هەموو شوێنە بۆ هاتنە ئەو خانووە؟ وەڵا کەس نەیداینە گەڕاشی. خانوویان بەکرێ نەدانێ؟ خانیان نەداینە بە کرێش. بەڵێ
ئەی لێرە ژیانتان چۆن لەم خانووە وڵا ژیانمان نییە و پڕی لە جرج و مستکایەوە خشە خشی دێدێتە خوارێ و مار و جرج و منداڵەکان ناترسن لەو شتانە بەرێ وڵا دەترسن یەک مانگ دەبێ کوڕژگەی من هیچیان دەمیان لە نانی نەدا و بۆچی دەرەبێزم نایە شت دێتە خوارەوە شت دێتە خوارە یعنی لە کاتی چێژ لێنان و ئامادەکردنی شی لێنانێ دێتە خوارە شوێ دەکرێتە سەر شویستی باشە خۆ لایەکیانی هەر ڕووخاوەوە بەڵێ هەموو ڕخاوە دەرکەما قوربدا هەتا کوڕژگەم نەستە سەری نەکەوێتە ناوی بەردەوام ئاوا دەنگی پشیلە و مشک و ئەوانەیە پڕی لە پشیلە و جرج و مشک و مار و ئەی چۆن خەوتان لەکەوێ جاوڵات خەوم لێ ناکەوێ حتا سبەینە ئابە بەخەبەرم یعنی سێ ماگە ئاوا لێرە ژیان بەڕێەکەن هۆستەی ماگاوە هەرژیان لێرە بەڕێ دەکەین چاوەڕێەکەن خانووکەتان تەواوێ بەڵێ ئەی بۆچی تاوەتان نەکردووە وەڵای پاڵە نییە دەستمان کورتە ئەیکی یارمەتیدان تاو هەیکەلتان کرد وەڵای پارەما قەرد کرد ماوەیەکترە بێ بەزستان ئێستا پاییز دەستی پێ کردووە باران بارێ ئەگەر لێرە بمێنەوە ژیانتان چۆنە بێ وەڵاگە لێرە بمینێنەوە بە سەرماندا دەڕوخی خانی شم تەواو نەبوو دەرکەی ماوە پەنجەرەی ماوە تەپەدۆری سەرێ ماوە ئیشی تیا ماوە بەرە ئیش تێدا ماوە لەگەڵەوەشە قەرزتان کردو بووی بەرە قەرمان کردوە لێرە کاتێک کە نان ئامادەکەن وتم منداڵەکان بێزان نایە نان بخۆن قێزان نایە ناوڵە بێزیان ناستێ ئەو شویز لێ دەنەمێت چی دەمێ لێ نادەندرە پێزمان نایە بخۆین یعنی جارۆ کە نان ئامادە بکەی شت بکەوێتە خواری بکە بێتە ناوی بینی دەکەوێتە بیان ناوی نایخۆن زارشان ڕەشە باگات بوو ئەو جەمەلۆنان هەموو هات بۆ خوارە زاب جیرانێک بناوی کاسلمانە زاب هات بوو فریامان کەوت دەنا هەمومان هەموو زیخەکەەوە سەرمان دەکەوت و دەڕوخا مەسکاسلمان هات جەمەلۆنەکانی ڕێک کرد و هاتەوە چاچ کرد بورکانی سەدانە زارە چیز دەنجی پشلە پشلە داهات ئەمە داکشمای گۆڕ دەریکە ئەمەش دەوێران ئەتی پشلەوەوانە دوو پشلە بوون شەڕیان دەکرد ئەمیشتمە پێش ڕاست ڕۆشتن ناوم خانووە لەسەر سەقفەکە بوون باڵێ جەمەلێنە ئێرەکان هات بۆ خوارە بە جارێکی ڕشە با بۆ ئەوجا داکی دەڵێ نان ناخۆن بۆچی نان ناخۆن لە خانووە ئەوە زێک دەکەوێتە ناو بۆم نە برنجێک شلێک دەکەوێتە ناوێ بۆم لەستە دەیخۆ لە ناو ددانەوە دەردێ یان جارۆ بە نان خواردبێ ئاسەواری کەوتنە خواری ئەم خاشاک و خۆڵەکە بێتە ناوی پێشش دەبێت بۆ مەژ ناخۆندا لەبەرەوە بەڵێ دۆخانەی دێبوون کۆرگەدارێک وەختاوە سەرمان کرد کەوتە خوارد دەکەوتە خوارە مامشم بەمووی گوت باشەلمانە تێخمان گوت باشەلمانە تێنەکە خانێکی ڕێک بکەینەوە خەڵشم مای گوت بە ئەوەش بکەی خانیەک لەم خانووە ئێوە ترسن بەڕوەڵڵا لە چیە ترسن ئەترسین بڕوخێت و دارمە سەرکەوێت جارێکی پشلێک بێدا ڕۆژ چوو ژووری دووبارە ژاتەوە چوو ژوورێ داهات دەمی لە قاپ کەسەکانی دەدا و ئەمەش بێ زمانە داهات نانی بخۆین زۆر پیس بوو خاڵشم گوت بە ئەو تێلەشی بکردن و لێ تێ بخەین بۆیە دەڵێن بە ئەو خانەمان بۆ تاوا کات خوا خێریان بنووسێت ئەگە خانەکانمان بۆ تاوکە بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 1970 961 11 1970 961 35 1950 723 25 55 دادە منداڵەکان لە قوتابخانەن ئەخوێنن بەرە دەخێنن هەر شەشیان بەرە هەر شەشیان ئەی قورس نییە بۆ تۆ کە باوکیان نەماوە و هەزاڵە ئەمن بۆیان نەکڕم خەرەگەگە 2000 و کەم بۆ بینێ 3000 و کەم بۆ بینێ ڕاز دەچم بۆیان بەشتە دەمەدی چ بکەن ینی باوکاری خێرخوازان بەرە
شتیان بۆ کڕی بەرێ مارە ئەو ماڵانەی لۆم دەین و بۆیان بە زلک و بەرەک دەدەم و جێژنە زۆڵا خەرک بۆیان کڕی دوکانداران بۆیان کڕی نقصانیان نەبوو لە جلو بەرگا لە بەرەوە پارەیە قسانیان هەبوو لە جلوگ و بەرگان مامەستایەکان یەک و کا بۆیان بۆ کڕێبوون یەک و پێرایان بۆ کڕێبوون و خوا خێریان بنووسێ ڕەبی مامۆستاکانیان ئەوان کارین دەکەن دنا من لە کوێم بووە باوچان ما بۆ ئاگام نەهێز نابوو بۆ خۆی ئەچوو هەمووشتی بۆیە کڕین باوکان ئەو هەموو ساڵە پێشمەرگە بوو دوای وەفاتی کەس نەهات یارمەتیتان بدا بۆ خانووەکە ناوڵا کەس نەهات یارمەتیمامدا لە خانێکی ڕزی دابووین دارێ هەموو هات بۆ خوارێ دارێ هەموو هات بۆ خوارێ ئەوێ سەفەقیرە لەوێ لە کۆی ڕاهاتوتەکەنم پارە خەردمان کردووە ئەوەندە کەلکەکەمان پێ کردووە ینی پێشتر خانووەکەتان زۆر ناخۆش بوو زۆر بێکەڵک بوو ناخۆش بۆچی ئەوە بۆ هەموو ڕووخا بوو جێ نەبوو لێ بنوون جێ نەبوو نانی لێ بخۆین نانمان ئەوە سویم لێ دەنا گڵدەهاتە سەر شوێ پڕی لە زۆر زۆر مشکدا بۆچی ئەوە شەخصیدا دارێ هەموو ڕووخا بە سەرمان داهات بخوارێ ئەی ئەشای ناماڵ کەلوپەلی ناماڵ چیتان هەیە بە کەڵک بێ وەڵا سەلاجەمان نییە کەونتەرم نییە کومبارم نییە ئەشای ناماڵتان کۆنە بەڵێ تەباغم نییە یعنی ئەشای ناماڵشتان وەک پێویست نیە شتێکتان نییە کە تازە بێ و بەرێ زاویەم نییە هیچم نییە وەڵا ئەمە هەموو شەوان لەبەر پشیلە خەومانەیە دەکەوت لەو بەریش پشیلە دەنجیر دەرەکردووی لێرەش پشیلە دەهات هاتو چۆی دەکرد جارێکیان چوم تێلی لەگە خاڵم بەبەستین لێوێن دەر دوایش هاتمە سەربان بەسە قادرمە تەماشای سەربانم کرد کە هەموو ڕووخا بوو دار و بەرد و هەموو شتم دیت بوو وەختا بڕۆ کەمەنای بەس هاتمەوە دەرێ شەوێک کە نیۆڕۆک ئێوارە بوو خەڵک نانی دەخوارد ئەمەش جەمەلۆن هاتەوە خوارێ یەک تۆپ تۆس بێرە وەربوو بوو زار لەمە تۆز تەپتۆس وەختا بخن کرد ئەمەش هاتینە دەرێ لەبەو باو بارانە وەختا بوو ئێمە ئەوە بین بخن کرد دوایش چوینە ژووری دەرکەمان داخست و دانیشتین هەتاکو باو باران دەبڕا لەبەر پشیلە نەدەوێران بنووین ئاودەست و هەمامشمان ناخۆشە و جرجی لێە ئامن جاشان بچم خۆ بشۆم جرز هات بۆ دەرێ ڕاستم ژاتمە دەرە خۆم پێرانە ژیرا ترسام داواکارم لەوان کە خانەکەمان زوو بۆ تاوکەن و زوو بۆمان تاوکەن و لێرە ڕزگارتان بێ بەڵێ
ئێمە وەکو خەڵکی ئاوایی سەر و چاوە ئەو ماڵە نزیکەوە دەناسین و شارچووکەمان زۆر گەورە نییە بە حکمی ئەوەی هەموو یەکتی دەناسین وەکە عەلی چەند سالێکە ڕەحمەتی خوای لێبێ وەفاتی کردووەوە دیارە 4-5 منداڵی هەتیوی هەنا و زۆر زەروری مستحقن و ئەوە ژیانەکەیانە کە خانوویەکان زۆر بێسەروبەرە لەم خانووەدا دەژین بۆ ماوەی 3 مانگ احتیمالی هەیە 3-4 مانگ کەش ڕاستیەکەی لێرە بمێننەوە ئەگەر بێت و لە ڕێگای خێرخوازانەوە هاوکاری نەکرێن و خانووەکان بۆ تێواو نەکرێت دیارە خانوویەکیان هەیە هەیکەلێکیان هەیە هەندێک مەرحەلەی بڕیوە بەرەن بەڕاستی ئەو خێرخوازانیان ئەو خەڵکانەی کە پێی هەستاون لە ڕێخاڵیەوە ئەو خانووە هەیکەلێک مەجموعەیەکی بڕیوە بەس پارەکەیان بەڕاستی هەر ئەوەندە فریا کۆتونە و لەبەری بڕاوە و دیارە داوا لە خێرخوازان دەکەین کە فریای ئەو ماڵە بکەون بەڕاستی خانووەکەیان زۆر بێسەروبەرەوە زۆر زەرور و پێویستیشن بەڕاستی یعنی ئەگەر بێت و فریا ئەو خێر خانەوادەیە نەکەون ئەو مناڵە چاوگەشە هەتیوانە احتیمالی هەیە تووشی چەندین ڕووداوی نەخوازرا و بنژیانیان لە مەترسیدا بەڕاستی لە ڕێگای ئەو بەرنامەی بەخشین و تەلەڤیزیۆنی پەیامەوە ئێمە دەستخۆشیان لێ دەکەین داوا لە خێرخوازان دەکەین کە لە ڕێگای ئەوانەوە کە لە پارەکانیان بنێرن هاوکاریەکانیان بنێرن بەڕاستی پارەکانیان لە دەستێکی ئەمیندایە و لە ڕێگای ئەوانەوە فریا ئەو خێر خانەوادەیە بکەون کە بەڕاستی زەرور و پێویستە و هیوادارین لە ماوەیەکی کەمدا کە زیاتر نەمێنێنەوە چکە لە وەرزی سەرما و بارانە بەڕێوەیە ئەگەر باران ببارێ و لەو خانیە بمێنەوە احتیمالی هەر بەسەریاندا بڕوخێ ئەو کاتی تووشی احتیمالی هەیە ڕووداوی نەخوازراو بین بۆیە داوا ئەکەین 2 بارە و 3 بارە چەند جار داوا لە خەڵکی خێرخواز دەکەین کە هاوکاری و یارمەتیەکانیان بنێرن بۆ بەرنامەی بەخشین تاکو لە ڕێگای بەرنامەی بەخشینەوە فریای ئەو خێر خانەوادەیە بکەون و لەو محنەتی و ناخۆشی و بێدەرەتانیا نەجاتیان دەین و خانی و لانەیەکی خۆش و وەکو خەڵکی بۆیان بنیاد بندرێ و تێیدا بژین و کە بەڕاستی خانووەکە یعنی بەکەڵک نایە هەر لە کای تەسویرەکەیدا خەریک و بەرنامەکە ڕابگیرێ لەبەرە هۆی زیندەوار و نازانم پشیلە بوو جورز بوو ئیدی لەسەر ئەو لایلۆنە بەڕاستی یعنی ئەگەر بێت و لەو خانووە بمێنن یعنی نازانم هەر خۆتان بینەران تەماشای خانووەکە بکەن و تەسویرەکە ببینن دەزانن حاڵ و وەزعی ئەو ماڵ لە چ حاڵێکدا بەڕاستی. ئەوە ماڵی خوشکمە 6 منداری هەتیوی هەیە لە 2011ەوە مێردەکەی سیارە لێدا بەکارە ساتی سیارە ڕۆیی پێشمەرگە بوو کە حادیسەی سیارە کۆچی دوایی کرد لەو بەدواوە نەهامەتەکانیان دەستی پێکردەوە خانووەکی خراپیان نەبوو ئەو 9 ساڵە هەر لەگەری هاتنە تا پارەکە هەتا ئەو فترێ زستانێ بارانێکی زۆر بوو خانووەکەیان لایەکی ڕووخا و ئەوانی دیش هەموو دلۆپەی دەکرد و داری شکاو هاتە خوارەوە مەترسی ژیانیان لێ پەیدا بوو بۆیە ئێمە لەگە خزمان هەوڵماندا خانووەکەیان بۆ چاکەینەوە بەڵام کە تا هەیکەلمان تاواکە بە یارمەتی خێرخوازان و بە هەوڵ و هیمەتی و بە کرێکاری خەڵک بە خێر داهات ئیشی بۆ دەکرد وەستان بەڕاستی هیچمان بەدەستەوە نەما خانووەکەمان بۆ تەواو نابێ ئێستاش خانومان ویستمان خانوویان بوو بەکرێگرن کەس خانووی بەکرێ نەدانێ پیاوێک خوا خێری بنووسێ ئەو خانووی بە بەلاشدانێ بەڵام ئەوە زێی ژیان نییە دائیمەن خۆڵ دێتە خوارێ و هۆدەچیان ڕووخاوە و ئەوانی دیشداری شکاوە بەڕاستیەگە باران ببارێ لەوانەیە تووشی کارە سات بن لێرە بۆیە داوا لە خێرخوازان دەکەین لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە داوا لە خێرخوازان و دەستکراوەکان دەکەین کە هاوکاریان بکەن لێرە نەزاتیان بێ بگەنە خانی خۆیان بەڕاستی مە خانووەکەمان بۆ تەواو نابێ ئێستا لە بۆی پارەمان بەدەستەوە نەما خەڵکیش ئەوەی ناسیمان هاوکاریان کردی هەر ئەوەن دەکرا ئێستا داوا دەکەین ئینشەڵڵا خێرخوازان هیمەتێک بکەن لەو خانووە نەزاتیان بدەن لە بۆی خانووجیان هیچ مەرجی ژیانی تێدانی ئێرە بەڕاستی هەتا زوو بگەنە خانووەکەی خۆیان باشترە و خوا خێریان بنووسێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان وإيمان إلى يوم الدين. پێشەچی من بە خێراتنی ئێوەی بەڕێزەکەم من وەکو مامۆستایەکی منتیقا لە ناحیەی بێتواتە لە شارۆچکەی سەرچاوە بە خێراتنی ئێوەی بەڕێزەکەم جەماعەتی بەرنامەی بەخشین و هیوادارم خوای پەروەردگار موفەقتان کە ڕوسپیتان بکات لە دوا ڕۆژە و پلە و مەقامتان بەرز کاتەوە
ڕاستی من ئەمڕۆکانی کە لێرە لە ماڵێک دانیشتوین ماڵی پیاوێکە کە لە ساڵی 2011 بە حادیسی سیارە وفاتی کردووە بە ناوی علی ئەحمەد حەمەدەمین کە لە دوای خۆی خێزانەکەی و 6 منداڵی چاوگەشی کە سیانیان کوڕە و سیانیشیان کچن و هەر 6یان ئێستاکانی لە مەکتەبن. بەڕاستی ئێمە کە ئەو برایانە داوایان لە بەرنامەی بەخشین کردووە کە هاوکاریەشی ئەو برایە ئەو ماڵ ئازیز و هەژارە بکرێ، کە هاوکاری ئەو ماڵە داماوە بکرێ کە ئەوانە خانوویەکیان بۆ کراوە لە ڕێی خێرخوازانەوە لە ڕێی خزم و کەسوکارەکانیان، بەڵام تەواو نەکراوە. ئێمە بەڕاستی داواکارین لە ئێوەی بەڕێز کە بۆمان تەواوکەن و ناوماڵێکیان بۆ بکڕن کە ژیانێک بۆ ژیانی ئەو خەڵکە ئەوانش بەڕێوە بچن و ژیانەکە بەڕێ بکەن. ئەگەر ئێمە تەماشاکەین بەڕاستی ماڵێک کە دایکێک و 6 منداڵی لەگەڵ بێ، بەڕاستی ژیان ئەستەمە هەر 6یان قوتابی بن و لە قوتابخانەدا بن. ئێمە بەڕاستی ئەگەر داواتان لە یەکەین خانووکەیان بۆ تەواوکەن کە ئێستا ئەو خانووی کە ئێستا شەیدا دانیشتوین خانووی خێرخوازانە پێیان درراوە بۆ ماوەی 3 مانجێک تا خانووکەیان بۆ تەواو ئەکرێ، بەڵام ئەوان ئەوەندە هەژارن ئێستا خانووکەیان بۆ تەواو ناکرێ ئەگەر ئێوە هاوکاریان نەبن. ئەمە لەلایەک و لەلایەکی تریش خێرخوازان خۆشەویستانی خوا پێغەمبەرەکەی صلی الله علیه و سلم، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم هەر کەسێک هاوکاری هەتیوێک بێ باوکێکە لە دوا ڕۆژە لەگەڵ منە ئاوا ئەبێ، واتە ئینسان لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله علیه و سلم لە مەجلیسی قیامەتە لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەرە لە ناو بەهەشتە ئاوا بێ. بەڕاستی دەوڵەمەندانی خۆشەویست ئەگەر هاوکاری ئێوە نەبی، پارە و سەرۆت و سامانی ئێوە نەبی، بەڕاستی ماڵێکی داماوی ئاوا هەژار ئاوا 6 منداڵی کۆرپەی چاوگەشت بێناس کەسێک نی نازیان بگرێتەوە، بەڕاستی زۆر هەز بە داماوی غەریبی ئەکەن. بەڵام هەبوونی ئێوە هەموو جا کە دڵمان خۆشەکە کە ئێستاکانی من وەکو مامۆسایەکی ئاینی زۆر جار بینەری کەناڵی پەیام لە بەرنامەی بەخشینە کە تەماشاکەم هەر جار و ماڵی هەژارێک داماوێک بێ باوکێک بەسەرەکاتەوە، بەڕاستی ئەم کاتە زۆر دڵم خۆشە. بەڵام بەداخەوە ئێمە لە وڵاتێک داین کەوا پڕ لە خێر و بێر بێ، سەرۆت و سامانی ئەوەندە زۆر بێ بە ئەندازەی 3 وڵاتی وەچی خۆمان کەوا بەخێوکە لە ئەنجامی ناعەدالەتی لە ئەنجامی ناداتپەروەری لە کۆمەلگای ئێمەدا بەڕاستی ماڵی ئاوا هەژار و داماو ئەبینین کە وەش بەڕاستی جێگای داخە. ئێمە وەکو مامۆسایەکی ئاینی پشتیوانی ئەو ماڵەین، دەوڵەمەندان و ئازیزان، بەڕاستی بەخشینی ئێوە هاوکاریەکانی ئێوە و ئەکا کە جارێشتریش ئەو منداڵە چاوگەشانە جارێشتر هەست بە ژیان بکەنەوە، هەست بە بێنازی نەکەن، وانەزان ئەوان کە بێ باوکن کەس نییە ئاوریان لێ بداتەوە. خوای پەروەردگار فەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە، ئیمانداران برای یەکترین. ئەگەر ئەوان ئێوە برای ئەوانە بن ئەی باشە ئەکرێ ئێوە دەوڵەمەند بن لە ناو خانوو کۆشک و ڤێلادا بژێین، بەڵام ئەو هەژار و داماوانە لە خانوویەکدا کە ئەو خانووش کە خانووی خێرخوازانە بۆ ماوەیەشیان پێدراوە بەڕاستی ژیان لێرە گوزەر ناکرێ. ئەگەر تەماشا ئەکەی لە دیوارەکانی لە سەقفەکەی بەڕاستی خۆڵ هەڵەوەرێ، بەڕاستی ژیان لێرە دابین نابێ، ژیان لێرە ناکرێ، ژیان لێرە ناگوزەرێ. ئازیزانم، من وەکو مامۆسایەکی ئاینی داواتان لە یەکەم هاوکاری ئەو ماڵە هەژارە بن. بەڕاستی هاوکاریەکانی ئێوایان کردوکەوە بەرنامەی بەخشین برەوی پێ بدرێ، بەرنامەی بەخشین لە گەشەدا بێ کە تا ئێستا زیاتر لە 100 خانوویان بۆ خەڵکی هەژار و داما و بێباوک دروست کردووە. ئێمە داوای موفەقیان لە یەکەین هەم لە دنیا هەم لە قیامەتە. داواکارین لە خوای پەروەردگار ئەو برا بەڕێزانە دەستیان بەهێزکە، دەستیان زیاتر فراوانکە بۆ ئەوەی لە هەر کون و قوشبنێشی ئەم کوردستانە خێر لە خۆ نەدیوە ماڵێکی هەژاری ئاوا هەبێ ئەوان یارمەتیان بدەن. بەڕاستی ئێمە زۆر خۆشحاڵن بەهاتنی ئێوە، دەستان خۆش بی، خوای پەروەردگار موفقی دنیا و قیامەتتان بکە. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0770 961 13 0770 961 35 0750 723 25 55. ئەم جارش لە بەخشینەوە بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە بۆ ئەوەی خەرمانبەرەکەی ئێوەی ئازیز و خۆشەویست لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە بە چاوی خۆتان ببینن کە ساڵانێکە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە لە هەرێمی کوردستان
بەدایە خانووی بۆ هەژاران و نەداران دروست کردو و بەسەدان نەخۆش و پەککەوتەی برینەکانی ساڕێژ کردوون. لاڵقی ئەم جارامانوێت دڵتان خۆش بکەین کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندە ئەبەخشن کە چۆن هەژاران و نەداران و منداڵانی بێباوک دەروی خێریان لێکرێتەوە و خەندە تۆراوەکانیان بۆ دەگەڕێتەوە و ئاسوودەی و خۆشگوزەرانی ڕویان تێدەکات. ماوەیەک بەر لە ئێستا لە شارۆچکەی قەڵاتزێ ماڵێکمان بە ئێوە ئاشنا کرد، بەڵام دوای چەند مانگێک ئێوەی خێرخواز و بەخشن دەتوانیتان لە ڕێگەی بەخشینەوە هاوکاری کۆمەچەکانتان بگات و کاتی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە گەویشە دەستی بەخشین بەم شێوازە خانوویەکمان بۆ دروستکردن لەگەڵ دابینکردنی کەلوپەل و پێداویستی ناو ماڵ لەگەڵ دابینکردنی موچەی ماگانەش. بابزانین کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندە ئەبەخشن بە بەخشندەی ئێوە بە سەخاوەتی ئێوە بە دەستباری و هاوکاریەکانی ئێوە هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان چۆن ژیانیان لە ناهەمواری دەگۆڕێ بۆ خەندە و خۆشی. بابزانین بەراوردێک لەگەڵ چەند ماگێک بەر لە ئێستای ئەم خانووە و ئێستای ئەم خانووە چۆنە و چۆن ژیان و گوزرانیان گۆڕا لە ناخۆشی و ناڕەحەتی بۆ خەندە و شادی. چەند ساتێک لەگەڵمانە بن. خانووەکەتان نبینین خانوویەکی کۆنەوە بەدار دروست کراوە و ساڵانێکە دروست کراوە تا چەند لەم خانوویە بە ئاسوودەی ئەژین تا چەند بێتریش ئەژین لێرە. وەڵای ئاسوودێنی وەڵای یەکباران دەبارێ خێرا منداڵەکان بێن مۆژورێ بۆی ئەو لەوحانەی لە پێش دەمەکەیەتی بەردی لەسرە بەردەکان باڕایدەوەشن بەردێ بەربێتەوە بە سەریان کەوێدان بە خێراوە نەژوورێک بارانە یان هەورە گرمە دێڵان خێرا بەردێک بەردەبێتەوە بە سەریان دەکەوێت با بێنەوە ژوورە ناوەڵات دڵۆپان دەکاگەر باران دەبارێن. بەڵێ سەرەتا بەخێراتن تا دەکەم. وەڵایی پێشتر ژیانمان زۆر ناخۆش بوو، خانووکی زۆر ناخۆشمان نەبوو، خانووکەم و دڵۆپەیەک ناخۆش بوو. ئێستا کە لەوەتی ئێوە بڵێن دوایە بەرنامەکەیەوە سەردانتان کردوین ژیانمان زۆر گۆڕاوە، ژیانمان خۆش بووە، خانووکی خۆشیان بۆ دروست کردوین، ماڵە ناوا بێ مناڵەکان هەموو دڵیان خۆشە دەستان خۆش بێ. داوای خانومان کرد بۆیان دروست کردین. ماڵە ناوا بێ ئەوانیش بە دەم داواکارەکەیمەوە هاتن خانووکەیان بۆ کردی ماڵە ناوا بێ دەستیان خۆش بێ. وەڵا مناڵەکان زۆر دڵیان خۆشە لەو خانوودا، پێشتر دڵیان ناخۆش بوو خانووکی دابووین کە مناڵەکان مەشهور هەموو دڵۆپە بەسەریان داباریان گودایە تخوا مەماشۆ لەو حەمامەیە. ئێستا دڵیان خۆشە بوو خۆیان دەڵێ دایکە مەیە لەگەڵمان بوو حەمام. ژیانمان زۆر ناخۆش بوو، ئێستا کە ژیانمان زۆر گۆڕاوە، دەستان خۆش بە ماڵتان ناوا بێ ئەوەی کە بە دینارێک هاوکاری ئەمێ کردووە تا تاوابوونی ئەو خانووە دەستیان خۆش بێ، ماڵیان ئاوا بێ خوا خێریان بنووسێ بۆیان بە حەجێک بێ ئینشاڵڵا.
کەی باران دەبارێ ڕۆپەکە هەنیرەوە ئاو دێتە خوارە ئەگەر دەچم دەستان شۆمە ئاو دێتە خوارە ئەگەر دەچم بۆ بارم بینە پێشداخانەکەمان گڵۆپەی دەکرد لە سەربانی هەر قەپمان دادنە خانەکەمان ناخۆش بوو هەموو شتەکەمان کۆم بوو ئێستا هەموو شتەکان تازەیە دەست ناخۆش بێت خەرتامنش دەستێرە زۆر خۆشە پێشدا وڵای زۆر ناخۆش بوو دەستیان خۆش ئاسیان دەکەم هەشیکیان داینێ باران زۆر دەبارێ دەنگی سەیبانیش دێت و هەوریش دێت و دڵۆپانیش دەکات و وە ئێرەش ئەو هەموو بارانە هاتووتە خوارێ وڵا حەزمان لێ خانووکەمان یەقاتمان بەسێ و تەوە لەلا خانووکەمان خۆشە حەزمان لێ خانووکەمان یەقات بێت و هیچی دیکەمانە لەو خانە کۆینەدا بووین دڵۆپەوە دەکرد بوو ئەو خانە خۆشیان بۆ کردوین دەستیان خۆش بێ ماڵتان ئاوا بێ هەموو شتێکیان بۆ هێناوین خاز و خسالە و مەخزەلە و کەوەندەر و فرن و فەرش و تەلەڤیزۆن شتیان بۆ هێناوین دەستیان خۆش بێ ماڵتان ئاوا بێ وڵای دڵما خۆشە ئەو هەموو شتەمان هەیە ژیانمان زۆر ناخۆش بوو یعنی باران هەماری دەبووە زۆر ناخۆش بوو دوو سۆبامان هەڵدەکرد ژوورەی گەرمداندات ئێستا کە ژیانمان زۆر خۆشە ینی هەموو ژوورەکان زۆر خۆشن لێ دوو هۆدە و هەیوان بوو لێرە دوو ژووری خەوتنە هۆڵە ژووری میوانە یعنی متبەقە مەسال متبەقە هەموو شتی تایە هەموو شتیان بۆ کردی ماڵیان ئاوا بێ دەستیان خۆش بێ ئێرە زۆر جیاوازی لە وڵای ئێمە داوامان کرد خانووێکمان بۆ دروست کرێ خانووکەی ئەوم لەمان زۆر ناخۆش بوو ئێستا کە خانووکی زۆر خۆشیان بۆ دروست کردی ماڵیان ئاوا بێ و دوو ژووری خەوتنە و هۆڵە و پێشوازی و میوانە هەمووی جسم بۆر کراوە و زۆر خۆشە دەستیان خۆش بە ماڵیان ئاوا بێ خوا خێریان بنووسێ خوا لەگەڵ هەموو لایەک
کاتێ هاتنە ئەم خانوە تازە هەستان بەچی کرد منداڵەکان چیانەوت تا چەند خۆشی ڕوو لە منداڵەکان کرد هەستیان زۆر خۆش وڵای زۆریان پێ خۆش بداوت هەر چونکی ماڵەکەمان بەرامبەریەک بوو لێوداکەی چین ناو خانۆکەمانەوە ئەو کتە بچکۆلەشمان هەموو جارێ لێوداکەی چینە خانۆکەوە دڵیان زۆر خۆش بوو زۆریان پێ خۆش بوو وەڵا پێشتر وەڵای شتەکانمان هەموو زۆر تازە نەبوو کۆن بوو وەڵای هەموو شتیان بۆ کردوین ناماڵ کەوەنتەر مەحرەزی نوێن فەرشیان بۆ کردوین تەلەڤیزۆنیان بۆ کڕێوین هەموو شتێکیان بۆ کڕێوین فەرشیان بۆ هەموو ژوورەکان کڕیەوە ماڵیان ئاوابێ هەموو شتێک ئەوەی بڵێ ناوماڵە بۆیان کڕێوین دەستیان خۆش بێ ماڵیان ئاوابێ غەسالەی دڵشۆریان بۆ کڕێوین هەموو شتیان بۆ کڕێوین ماڵیان ئاوابێ دەستیان خۆش بێ ئاخۆ گەسکی کارەبا و هەموو شتێکیان بۆ کڕێوین بەڵێ جاران شتانتان کۆن بوو یان گسکی کارەبام هەر نەبوو یعنی تەلەڤیزۆنەکەشمان سوتا بوو ماڵیان ئاوابێ هەموو شتێکیان بۆ کردوین دەستیان خۆش بێ ئاخۆ خەڵکی خێرخواز نەبێ ئێمە ئەم ناڵانم پێ بەڕەوە ناچێ بەخۆ نەمەعاشیکیان یان هیچ ئەجا باوکیان کرێکاری کرد بە کرێکاری ئەوانی بەڕێ کرد جا ڕۆژێکە بوو ڕۆژێک نەبوو خوا ڕۆژی وا بووی یەک دیناریشی پەیدا نەدەکرد ئێستا هەر ئەو نەماوە بابیان نەماوە خراپتر بوون خوا ڕۆژ وای پارەیان پێ نییە بۆ مەکتەب بچن بۆ مەکتەب دەڵە خەڵک 250 خەڵک هەزاری پێ بۆچی من 250 پێدا دەڵم پێم نییە ئەوەندەشم پێ نییە چی بکەم خوا ڕۆژ وای 250شیان پێ نییە بەڵێ ئەرۆڵا جانتا و پێداویستی قوتابخانە وەڵای پێداستی قوتابخانە شەرم خەڵک بۆی کڕێون هەر هاوکاری دەر و دراسێ بووە ئەگەر ئەم نەم نەتوانی بۆیان بکڕم من دەمون نانێرم بۆ مەکتەب بەس هاوکاری خەڵک وایان کرد بیان نێرم بۆ مەکتەب لەبەر نەبوونی بەڵێ ئەرۆڵا دەستیان خۆش بێ خوا خێریان بنووسێ خوا خێری هەموو لایەک بنووسێ خوا خێری خێرخوازان بنووسێ کە هاوکاری ئەمەیان کرد هەر لە دروستکردنی ئەو خانووەوە ناوماڵ بە هەموو پێداویستەکانیەوە موچیان بۆ مناڵەکان بڕێوەتەوە دەستیان خۆش بێ خوا خێریان بنووسێ یعنی هەموو شتێکیان بۆ دابین کردووی خوا خێری هەموو لایەک بنووسێ یاخۆ وەک ماڵی ئەمەیان بەسەر کردەوە ماڵی ئیکەش بەسەرکەنەوە وەکو دڵی ئەو منداڵیان خۆش کرد دڵی منداڵی کەش خۆشکەن دڵی منداڵەکانی کەش خۆشکەن ئەوانەی بێ باوکنیان بێدایکن یعنی ئەوانە زۆر دڵیان خۆشە دڵنیام ئێستا زۆر کەسی کەش ئاوا هەیە هیوادارم ئەوانیش بەسەرکەنەوە ماڵیان ئاوا بێ و دەستیان خۆش بێ ئەم مناڵەکان پێشتر جلوبەرگیان زۆر کەم بوو ئێستا کە لەخوا بەزدار بێت ئەگەر بڵین موچەکەیە بخۆم دەچم بۆیان دەکڕمیان خەڵک هاوکاریمان دەکا باشە ئێستا زۆر دەستیان خۆش بێ یاخوا خێرا بنووسێ بەلای خۆی بەخشندەی مهرەبان دیارە دەستگای خێرخوازی بەخشین لە درێژەی کار و چالێکەکانیدا کە بەردەوامە هەر ڕۆژەی یانە کاتەی لە شار و شارۆچکەکانی باشووری کوردستان بەردەوامە لە کار و چالێکەکان و پرۆژەکانیدا ئەم جارش لە شاری قەڵازێ هەستا بە ئەنجامدانی پرۆژەیەک کە دروستکردنی خانوویەکە بۆ دایکێک کە 4 منداڵی بێباوکی هەیە ئەو خوشکەمان کە سەرەتا هات بۆ نووسینگە داوای کرد کە خانووی بۆ بکرێ ئێمەش لیژنەکە وەک لە نووسینگەوە دوژنێکمان هاتە بەدواچوون بۆ فۆرمەکەی بکە کە بینیمان لە نزیکەوە بەڕاستی خانوویەکی زۆر کۆن و شەپڕێ و نالەباری هەیە کە بەڕاستی بۆ ژیان نەدەشیە و هیچ پێداویستیەکی ژیانی تێدا نەبوو ئەو خانووە و ناوماڵیان بەڕاستی زۆر کەم هەبوو ئەوەی هەشیان بوو بەڕاستی زۆر کۆن بوو مەرەوە خراپ بوو پێداویستی ژیانیان زۆر کەم بوو بەڕاستی بە تایبەتی لەو سەردەمەیدا بۆ ئافرەتێک و بە 4 منداڵی بێباوکەوە بە حەقەت ژیانێکی زۆر قورسیان هەبوو دیارە لە ئەنجامدا دەستگای خێرخوازی بەخشین بڕیاریدا لە ڕێگای خێرخوازانەوە کە بەرنامەی بۆ کردن بۆی هەستێت بە ئەنجامدانی خانوویەک بۆیان خانووەکەمان ئەنجامدا سوپاس بۆخوا کە پێک دێت لە 4 ژوور 2 ژووری نووسن ژووری پێشوازی
چێشخانە یاریدەری چێشخانە لەگەڵ هۆڵ و مشتەمەلات و پێداویستی ناوماڵیشمان سوپاس بۆخوا هەموو بۆ دابین کردوون لە فەرش بۆ هەموو ژوورەکان معرەزی نوێن کەوانتەری چێشخانە طباخی خاص بە مڕەشەحەوە گسکی کارەبایی تەلەڤیزۆن جلشۆری ئۆتۆماتیک پێداویستەکانی ناوماڵ بە پەردە و ئەو شتانی کە زەرورە بۆ ناوماڵ هەمومان بۆ دابین کردوون لەگەڵ دابینکردنی موچەی ماگانە بۆ منداڵەکان لەلایەن خێرخوازێکەوە کە دابین کراوە ماگانە $100 دیارە من لێرەوەم بە دەرفەتی دەزانم بە حقات کە سوپاسی خێرخوازان بکەین لێرەوە کە زۆر مادوو بوون ئەوانەی کە بە قسە بە پارە بە هاوکاری لەم پرۆژەی خانوودا بەشداریان کردووە خوا پاداشی خەیریان بداتەوە خوا بەرەکەت بخاتە سەروەت و سامانیانەوە سوپاسیان دەکەین بەڕاستی دووبارە کە بەشداریان کردووە لەم پرۆژەیەدا و لێرەش بە دەرفەتی دەزانم کە داوا لە خێرخوازان بکەم بەڕاستی کە دەستیان درێژ بێت هاوکاری چەندین ماڵی کە هەیە کە ئێستا چاوەڕوانە و فۆڕیمان پەت کردوێتەوە کە هاوشێوەی ئەم ماڵە و ئەم مناڵانە کە ڕەنگە هەیە منداڵەکان زیاتریش بن کە پێویستیان بە خانوویە ژیانیان کەم و کورتی زۆر تێدایە کە دەستگای بەخشین خێرخوازان ئامادە بن دەستیان درێژکەن بۆ دەستگای بەخشین دەستگای بەخشینیش بەڕاستی ئەو ماڵانە بەسەر دەکاتەوە پێداویستەکانیان دابین دەکات چ لە دروستکردنی خانوو و ناوماڵ دابینکردنی ناوماڵ موچەی ماگانە بۆیان بۆیە داوا لە خێرخوازان دەکەین ببەخشن تاکو بەخشین بەردەوام بێت. هەرێکێک لێوە کاتێک بڕیاری هاوکاری و کۆمەچی دەدات بۆ منداڵانی بێباوک و هەژار و نەدارەکان لە هەرێمی کوردستان ئەوسا پێی دەوترێت هاوکاری و کۆمەچی لە دڵ بۆ هەژاران و نەداران بەبێ بەرژەوەندی دنیەوی کاتێک ئێوە ئەبەخشن نازان ئەم ماڵەکێ و خەڵکی کوێ و کاتێک بەم چەشنە بڕیاری هاوکاری و کۆمەچی ئەدەن دڵنیابن هاوکاری و کۆمەچەکانتان بەم چەشنە بەروبوومی دەبێت و هەژاران و نەداران لە نەهامەتی و ناڕەحەتی ژیان ڕزگاریان دەبێت بۆی ئێمە لە بەخشینەوە هەمیشە بە هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست بەم شێوازە ماڵی هەژار و نەدار و منداڵی بێباو دڵخۆش دەکەین و ئاکەینە خاوەن خانی خۆیان و دابینکردنی کەلوپەل و پێداویستی ناوماڵ و موچەی ماگانەشیان بۆیە هەمیشە کاتێک ئەبەخشن بیر لەوە مەکەنەوە کە ئاخۆ ئەم هاوکاری ئەوە کەمە یاخود زۆرە دڵنیا بن هەر ئەو هاوکاری ئێوەیە کە لە دڵەوە دەرەچێ بەم شێوازە ماڵی هەژار و منداڵی بێباو دڵخۆش دەکات و ئاوەدانی ئەکەوێتە هەرێمی کوردستان و ڕێژەی کرێکی و مەترسیەکان لەسەر ماڵی هەژار و نەدار کەمەکاتەوە بۆی ئێمە لە بەخشینەوە سوپاس و پێزانینمان بۆ هەر کەسێکەکە بەشداری کرد لە دروستکردنی ئەم خانووە و دابینکردنی کەلوپەل و پێداویستی ناوماڵ هەمیشە ببەخشن تا بم شێوازە بەروبوومەکانی خۆتان لە کەناڵی ئاسمانی پێیان ببین و دڵتان خۆش بێکە منداڵی بێباوک و هەژارەکان بەم شێوازە دڵیان خۆشە بێت.